گۆڕینی ئاراستەی خۆپیشاندانەکانی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان بەرەو توندوتیژی لە شاری سلێمانی زیانی مادی بە شەقام و بیناو ئۆتۆمبیل و بارەگا و شوێنە گشتیەکان گەیاند. دوای خۆپیشاندانەکانیش تیمەکانی شارەوانی و بەرگری شارستانی و لایەنە پەیوەندیدارەکان هەڵمەتی خاوێنکردنەوەی شەقامەکانیان دەست پێ کرد. بەشێک لە خوێندکارانیش نیگەرانن لە دەربڕینی ناڕەزاییەکان بە شێوازی توندوتیژی و پێیان وایە ئەو شێوازە خۆپیشاندانانە زیان گەیاندن بە موڵکی گشتی لەگەڵ خواست و داخوازیەکانیان یەک ناگرنەوە. دوو ڕۆژ خۆپیشاندانمان ئەنجامدا هیچ گرژ و ئاڵۆزیەکی لێ نەکەوتەوە. ئەمڕۆ ئاڕاستی خۆپیشاندان گۆڕا لەلایەن هەندێک کەسانی نادیارەوە بەداخەوە ئاراستەیان گۆڕی بۆ بەردەمی ئەنجومەنی مەحافەزە دواتر لەوێەوە بەڕێکەوتن وتیان گوایە ئەڕۆن بۆ سەرا بەس نازانم چێ ئاڕاستی گۆڕیەوە چۆن ئاراستە گۆڕا. بەداخەوە ئەمە شتێکی نەدەکرا بەو جۆرە ئاراستە بگۆڕایە نەدەکرا. ئێمە پێمان خۆش نەعازێتی هیچ هاوڵاتێک بدەین هیچ کاسبێک بین هیچ سایق تەکسێک بین. ئێمە بۆ ماوەی 3 ڕۆژە وا بەشدارین لە خۆپیشاندانەکان بەردەوامە. بۆ ماوەی 2 ڕۆژە ئێمە بەهێمنانە لێرە ئامادەین و بەردەوامی لە خۆپیشاندانەکان و چوونێتە سەر جادە. هیچ توندوتیژیەکی ناشرینیان کە دوور بێت لە هەڵوێستی خوێندکاران لێنە بۆتەوە. بەڵام ئەوەی ئەمڕۆ هەنێک هەڵوێست ڕوویاوە هەنێک هەڵسوکەوت ڕوویاوە کە ئەوانە بەدورن لە هەڵوێست و ڕەفتاری خوێندکار کە ئێمە تەنها داوای مافەسەرەتایەکانی خۆمان کردووە بە شێوازێکی هێمنانە داوامان کردووە. هیچ هەڵوێستێکی وانە بووە کە ڕێگەبەری نەبەر سووتاندنیان ناشرینکردنی خوێندکار ڕۆشتی خوێندکاران. ئەو هەڵوەستانی کە ئەمڕۆ ڕیاوە هەمووی بەدورن لە هەڵوێستی خوێندکاران. ئێمە خۆمان ئامادەین وا 2 ڕۆژە لێرە هەمووان ئاگدارن هیچ هەڵوەستێکی ناشرین ئەنجام نەدراوە بەرامبەر هێز ئەمنیەکانیان هەر لایەنێکی تا هێز ئەمنیەکانیش لێرە بوون و دوێنێ و پێرش ئامادە بوون لێرە بە پێچوانەوە هاوکاریان کردی. هاوکات جەبار فارز لێ پسراوی ڕاگەیاندن و ڕووناکبیری لە مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی ڕایگەیاند. بەشێک لەو کەسانەی هێرشیان کردە سەر مەڵبەندی یەکێتی و کاری ناڕەوایان کرد خوێندکار نەبوون و وتیشی خوێندکاران داوای مافی ڕەوای خۆیان دەکەن و یەکێتیش پشتیوانیان لێ دەکات. ئەو 2 ڕۆژە خۆپیشاندانی خوێندکاران بەردەوامە. تەبەن ئەوان لەسەر داوای مافی ڕەوای خۆیان کە بۆ دەرماڵی خوێندکاران خۆپیشاندانیان کرد. هەموو جارێک بەدبەختی ئەم شاری ئێمە لەگەڵ هەموو خۆپیشاندانێکی هێمنە کۆمەڵێ دەستی خراپ گێرە شێوەیەن ئەکەوێتە ناویان. من بە چاوی خۆم بینیم زۆرێک لەوانە کە خوێندکار نین بەناویەوەی کە پاڵپشتی بە خوێندکارانەکەن هاتون دەستی خراپ و هاندانێکی خراپ و بەرتاویشن و توندوتیژی لێکەوێتەوەنی هەموو جارێک. ئێمە وەکو مەڵبەندی ڕێخستنی سلێمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام ئێمە داخۆشی لە مافەڕاوەکانی خوێندکارانەکەین. ئێمە پشتیوانیانین. ئێمە ئەوەی کە لە ڕابردووشە ئەم مەڵبەندە کردوەتی بۆ بەشە ناخۆیەکانی خوێندکارانی زانکۆ و زۆرێک لە هاوکاری خوێندکاران مەڵبەند کردوەتی قسووریشی نەکردووە و بەردەوامیشین و بۆ ئەم خۆپیشاندانی ئەوان ئێمە بە هەموو شێوێک پشتیوانیانەکەین. ئەوە ئەشکی سەرشانمانە ئێمە بۆ خزمەتی ئەم میلەتە لێرەین بۆ خزمەتە ئێمە لە ناو یەکێتی نیشتیمانیا کارەکەین. لەلایەکی ترەوە لیوا چەتۆ ساڵح بریکاری وەزارەتی ناوخۆی هەرێم ڕایگەیاند ڕۆحی خۆپیشاندەر وەک ڕۆحی خۆمانە و ڕێنمایی هێزە ئەمنیەکانمان کردووە بە شێوەیەکی شارستانیانە مامەڵە لەگەڵ خوێندکاران بکەن. هێزە ئەمنیەکان پێمان وتون ڕێنماییمان کردوون کە لەگەڵ مامەڵەی ئەو کاتە بکەن لەگەڵ حاڵەتەکەیە بەڵام پێمان وتون بە باشترین شێوە بە مەدەنیەت و شار بەپێی ینی ئەو ڕێنمانی پێمان داوت بە شارستانیانە مامەڵیان لەگەڵاکەن ینی خوێنپیشاندەر ڕوحی خوێنپیشاندەر ڕوحی خۆمانە. خۆپیشاندانی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان لە سلێمانی بۆ گێڕانەوەی دەرماڵەی شایستەی بڕاویان بەرەو ئاراستەی توندوتیژی گۆڕا و ڕووداوی نەخوازرا و بەریەکەوتنی لە نێوان هێزە ئەمنیەکان و خۆپیشاندەران لێکەوتەوە. ئەمەش زیانی مادی بە شەقام و مڵک و ماڵی هاوڵاتیان گەیاند. ڕووداوەکەش بووە مایەی نیگەرانی ئەو خوێندکارانەی کە بە شێوازی شارستانی و بۆ داواکردنی مافی ڕەوای خۆیان هاتبوونە سەر شەقامەکان. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.